خوێنکارێکی کورد و دانیشتوی شاری سلێمانی خەڵکی سلێمانی لە وڵاتی ئوردن لە بواری فڕۆکەوانیدا دەخوێنێت. دەرچووی ئەم بەشەیە ئێستا یعنی تەخەڕۆجی کرد ئاهەنگی دەرچوونی هەبوو لەم چەند ڕۆژی ڕابردووە. گفتوگوی لەگەڵەکەین با بزانین چۆن بوو بواری فڕۆکەوانی هەڵبژارد و ئایا کوردی تری لەگەڵە یاخۆدنا. ئەو خوێنکارە ئازیزە محەممەد سامانە کە بە سکایپ ڕاستەخۆ لە وڵاتی ئوردنەوە لەگەڵمانە. محەممەد سلااوت لێبێ، بەیانیت باش، پیرۆزبایت لێکەین، هیوای سەرکەوتنت بۆ خوازین. پێمان بڵێ با سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن بوو ئەم بوارەت هەڵبژار بواری فڕۆکەوانی. سپاس دەکەم بەیانی و بینەرەکانیشتان باش، هیوای بیانێکی باشتان بۆ خوازم و زۆر سپاس دەکەم. ئینشەڵا نوخشە بێ لە هەموو کەسانی کە حەزیان لە بەشی فڕۆکەوانی و بەشی فڕۆکەوانی شێ بێ لە خولیاکانیان. ئەوەی ڕاستی بێ هەڵبژارنی بەشی فڕۆکەوانی بۆ من لە ئەو کاتێک کە مناڵ بووم، لە ڕەوزە بووم، لە مناڵە پرسن حەزەکەی کە گەورە بیبی بەچی. من لەو کاتەوە خولیان بەشی فڕۆکەوانی بووە و حەیەکی بوو لە خولیان مناڵەکانم و دوای ئەوەی کە پۆلی شەشیشم تاو کرد هەر بەردەوام لەسەر خولیام و دوو هۆکاری زۆر گرنگە بوو. یەکیشیانەوە بوو کە ئەو خولیام هەبوو، دومیشیان ئەوە بوو کە ویستم لەوە جدی لەو بابەتی کوردستان دەرچم و بابەتانی کوردستان کە وەکو تۆبعام و سەیدەلێ و هەندەسە و بابەتە عیلمیەکانە ویستم بەشێ بخوێنم کە لە کوردستان کەم بێت و نەبێ و تاک بێت و بۆیە بڕیارم ما بۆ بەشی فڕۆکەوانی بخوێنم و لەو کاتەشەوە پێش پەیوەندیم بە وڵاتی ئوردن ئەکادیمیای میدڵ ئێست کردووە، پەیوەندیم بە ئەکادیمیای میدڵ ئێست کردووە لە ئوردن و بەدەستم کردو بە خوێندنی فڕۆکەوانی، هەم بۆ ئەوەی کە خولاکەی مناڵیم بێنمەدی، هەمیش بوو ئەوەی کە توانم بەشێ بخوێنم کە ئەم خزمەتی کوردستان کەم و بەشێکیش بێ هەم تاکیش بێت لەبەر ئەو هۆکارانە بوو. زۆر باشە، کەواتە ئەمە خولایەکی مناڵیتە و خۆشبەختانە توانیوتە بەدی بێنی. لەوێ کوردی تر لەگەڵە محەممەد جان هەر خۆتی ئێستا لێرە بەڵێ کوردی تری لێیە، بەڵام یەکشان بۆ فڕۆکەوانی ناخوێنن، بۆ هەندەسەی تێڕانە خوێنن، ئەویش بەشێکی ترە لێرە و لەو ئەکادیمیاکە ئێمە من تاکە گەنجی خەڵکی سلێمانیم کە بۆ فڕۆکەوانی خوێنم و ئەو کوردانی ترکە لێرن هەمویان بۆ بەشی هەندەسی تێڕانە خوێنن. باسێکی وانەکانمان بۆ بکەوانەکانتان پراکتیکیەکان فڕۆکە لێ دەخۆڕن. ئێستا تۆ خۆت هەست پێ دەکەی فڕۆکەوانێکی کارامە و لێ هاتووی بۆ پێشەکی بۆ ئەوەی کە بتوێت فڕۆکەوانی بخوێنی پێویستە شادی پۆلی شەشە هەبێت، ئیتر ئەدەبی بێ یا عیلمی بێت فەرق ناکە. دوای ئەوەی کە شادی پۆلی شەشە بەدەستێنە تەقدیمی ئەکادیمیایەکێکی تر لە ئوردن بێ لە هەرچی وڵاتێکی تر بێ فەرق ناکە کە تەقدیمە کرد ئەوان هەڵسەنگاندن بۆ دەرەجە بۆ شادەکە دەکەن. ئەگەر بۆ پێی ستاندارد ثابت بێت و مشکلی نەبێ ئەو کاتە وەرتەگرن و بانک دەکەن بۆ وڵاتی خۆیان کە چیتە وڵاتە بێ فەحسی تۆبی دەکەن. چەند فەحسێکی تۆبی هەیە کە پێویستە بیکەی لەوانەوەکو چاو و گوێ و IQ زەلامەکە و وەروە فەحسی خوێن و دڵ و فەحسانە هەمی ئەکریت، پێویستە لە هەمیانە ناجح بی. دوای ئەوەی کامانە و تاواکرد امتحانێکی ئینگلیزی ئەکری بۆی لوغەی ئینگلیزیەکە بزانن چۆنە کە ئەمانە هەمی تاواو کرد و دوانی لە هەمیا دەرچی دەست ئەەکەیت بە دەرس خوێندن کە لە ئەوڵەوانێ دەستەکەی بە خوێندنی نەزەڕی کە خوێندەکە خۆی بە عام هەمی 3 ساڵی پێچێ، نزیکی ساڵێکی تۆ نەزەریە خوێنی، ئەو 2 ساڵی تری کامێنێتوانێ دەستەکەی بە عملی لە بابەتە نەزەریەکان کای خوێنین 15 بابەتە لەسەر کەشوهەوا، لەسەر تۆبی ئینسان، لەسەر چۆنێتی دروستکردنی تایارە، لەسەر چۆنێتی فڕینی تایارە، لەسەر ئەم بابەتانە بوو بەعام و چۆن تەسەڕوفکەی لەگەڵ خەڵکە ئەم بابەتانە بوو و دوایەوەی کە تاوا کرد امتحانمان تیا کرد هەمی تاوا دەرچووم لە خوا بەزیاری. دوای ئەو دەستم کرد بە فڕین لەسەر تیاری بچوو و دوای ئەوەی کە توانیمان ئەوانەش تاواکەین و هەمیمان تاوا کرد و شادەکەمان وەرگرت. ڕۆژی پێنجشەممە حەفلەی تەخەروجمان بوو، شادەکەمان وەرگرت و سوپاس بۆ خوامیمان تاوا کرد. باشە، بەنیازی بگەڕێیتەوە لە سلێمانی کار بکەیت لە چ بوارێ هەر لەم بوارە بێکومان درێژە بە کارکردنی، بەڵام لێرە دەرفەتیەوە هەیەەوەی کە پرسیارت کردوێ. پێشێکی من هەم لە ناو عێراق هەم لە دەروی عێراق چەند ئۆفەرێکی ئیشم بۆ هاتووە، بەس ئەوەی بمەوێت ئەمێ بێمەوانی عێراق و کوردستان لە عێراق و کوردستانە ئیشکەم، هەم بۆ خزمەتی ئەوەی کە خزمەتی کوردستان بکەم، هەم بۆ ئەوەی هاوکاری ئەو تەلەبانە بکەم کە خولیان بەشی فڕۆکەوانی و نازانن یا ناتوانن پێی بگەن،
هەم بۆ هاوکاریکردنی ئەوانە و هەم بۆ خزمەتکردنی کوردستان لەگەڵ ئەگەر باسی سلێمانیکردن لەو سلێمانیە ناتوانین خزمەتی شوا بکەین بەڵام ئەتوانین لە خطوتجەوی عێراقی ئیشکەین کە ئەوژێر خطوتێکی عێراقیە بەردەوام گەشتی هەیە لە سلێمانی بۆ زۆر وڵاتی تر و یان فلای ئەربیل ئیشکەین کەیش لە ئەولێرە گەشتی هەیە بۆ زۆر وڵات. زۆر باشە کەواتە دەرفەتی کارکردنیشی زۆرە بوارێکی دەگمەنە کە تۆ تەواوت کردووە. هەستی چۆن بوو ئەم چەند ساڵەکە لە ئوردن بووی لەوێ دەتخوێن لەم بوارەدا دەتخوێن چیان پێوتی خوێندکارەکانی هاوڕێت ئەوانەی کە لە وڵاتەکانی ترەوە هاتەبوون یان نەتەوەکانی تر بوون؟ بەڵێ ئەم بەشە بەشێکم بەردەوام لە عالەمە نەقسی هەیە چونکە کەم کەس توانای هەیە هەم تەواویکە هەم بۆی بخوێنێت چونکە بەجددی پێویستی بکاتە و پێویستی بە کولفێکی باشەوەی دابینکەی بۆیە بەردەوام لێرە لە عالەمە نەقسی تیارمان هەیە نەخسی تیارمان هەیە ئەمە بۆ بەنسبەت ئیشەکەەوە بەنسبەت ئەوەی ئەکادیمیاکە و هەستی ئەوەی لە ئوردن خوێنم لە ئوردن ڕاستە هەست بە خێریبیەکی زۆرەکەی و وڵاتێکی تۆزێک خۆش نییە بۆ ژیان مەصرف قورسە بەڵام بەردەوام هەوڵما و پێویستمە پێی بگەم بۆ ئاواتی کە هەمە لە مناڵیەوانێ و لە ئەکادیمیاش ئێمە چەندین خەڵکی وڵاتی کەمان لەگەڵای خەڵکی لیبیا سعودیا و کوێیت و ئیمارات و عێراق و ئەو جەزائیر و سوودان و نەیجیریا و ئەمانەمان هەمی لەگەڵیان هەمویان برادرین لە ئەکادیمیا و بەردەوام هەمووشیان زۆربەی زۆریان حەزی مناڵی بووە بەڵام جگە لە حەزە مناڵەکەیان زۆربیانێکی لە عیلەکەیان ئیتر باوکی بوو بێ یان مامی بوو بێ باپیری بوو بێ فڕۆکەوان بووە بەڵام من خۆم خولەی خۆم بوو کە بەشداری ئەمەم کرد و هەتا لە سلێمانیش ینی زۆر کەممان هەیە فڕۆکەوان. زۆر باشە محەممەد دوا پرسیارم لەسەرەوەیە تۆ چەند ساڵە لە ئوردن بووی بێری خواردنەکانی ئێرەت ناکرد تۆ ناو خێزانێکەوە پەروەردەوی بەتایبەت باوکت و کاکتوان هەر خۆیان وەسایەکی زۆر باشی دروستکردنی خواردنن و لێرەش مەتامێکی دیاری شاری سلێمانیانەیە ینی بیری ئەم جۆرە خواردنانی ئێرەت ناکرد لەوێ؟ بەجددی زۆر هەم لە خواردنە کوردەواریەکان و هەم چێشت توشتەکان چونکە لێرە ئەو خواردنانە هیچی نییە ئەوانە هەیەک دوو مەطعەمی عێراقی هەیە بەس هیچی وەکو خواردنی سلێمانی نییە و بەس سەرەڕای خۆشم ئەتوانم خواردنکەم دەستی خواردن هەیە بەڵێ هەر خۆشم لە مەطعەمەوە فێر بووم و هەوڵی تەواو ماوە لەگەڵ خواردن دروستکردنا و دەخوا بەزیاد بە خۆشم لێرە بەردەوام هەر خەریکم نەمێشتۆ لە خواردنانە داڕم چونکە تۆزە قورسە تەحملکردنی ئەو دووری خواردنانە. پیرۆزبایت لێکەین سەرکەوتوبی محەممەد بە هیوای بەردەوامی پلەی باڵاتر و خوێندنی بەرزتری ئەکادیمیش هەر لەم بوارەدا خۆشە وەکو کوردێک وەکو دانیشتێکی شاری سلێمانی کە دەبینین ینی گەنجەکانمان گرنگی بۆ بوارانادەن کە پێشتر زۆر گرنگیان پێنەیراوە. سپاس دەکەم خۆشحاڵ بووین ئەگەر شتێکت ماوە بیڵێ گەرناو سپاس هیوای سەرکەوتنت بۆ خوازیین. سپاس دەکەم ئیشەڵڵا من بەردەوام لە هەوڵی ئەوەیەم کە بخوێنمەوانی و شادی بەرزتر بەدەست بێنم چونکە تۆ لە گیانە ناتوانین بە تەنها شادەیەکەوانێ بڵێ شتێکە زانم تۆ پێویست بەردەوام بە خوێندنەوەیە و ئیشەڵا بەردەوام لە هەوڵام بۆ ئەوی کە لێرم تاوا کرد بتوانم لە چەند شوێنی تری شادە بەدەست بێن و شادەکەم بەخواترکەم ئیشەڵا و ئەگەر قسەکەم ئەوە بێ پێیان بڵم بە هەرچی گەنجێکی کورد کە هەم لە خولایەکی تری هەیە خولای فڕۆکەوانی هەیە خەت بیر مەکەنەوانێکە واز لەو خولیاتان بێنن چونکە خوێندن و شادە تاکەشتە لە جیهان و لە ژیانە کە پێویستە و کەسایەتی هەڵەسەنگێنێ و هیچ شتێکیش خۆرز نییە لە ژیانە چونکە ئەو تا لای خۆمان فڕۆکەوانی نەبوو من توانیم بێم وڵاتی ئوردن و مای 3 ساڵ لێرە بژیم مای 3 ساڵ لێرە بژیم و لە تەمەنێکی زۆر مناڵیش هاتم تەمەنم تەنها 18 ساڵ بوو کە هاتم و توانیم 3 ساڵ لێرە بژیم و بەتەنیا بژیم بۆیە هیچ کەسی هیچ شتێک نە ئەوەی تەمەنەکە نە ئەوەی کە لە شوێنەی خۆ و لە وڵاتەکەی خۆ و بە شەنیامانە هیچی ڕێگر نییە بەردەوام هەوڵ بی بۆ خوێندنەوە و بۆ ئەوەی کە ئەو خولەی هەتا ئەو حەزی کاتە بەدیبێنی. سپاس دەکەم محەممەد هیوای سەرکەوتنت بۆ خوازین وەکو خۆدا ماژەت پێکرد بە هیوای ماستەر و دکتۆرا خوێندنی پەرەسەر لەو بوارەشە هیوای سەرکەوتنت بۆ خوازین خۆشە خوێندکارەکانی ئێمە لە وڵاتانی دەرەوە دەبینین کە لە بوارەکاندا سەرکەوتون لە بوارە دەگمەنەکاندا سپاس هیوای سەرکەوتنت بۆ خوازین. زۆر سپاسدانەکەم بۆ دەرفەتی پێتانە. زۆر سپاس بۆ تۆ.